سڵاتان لەبێ ئەم کاتتان باش دیارە نزیکەی مانگێکە مامۆستایانی ناڕازی لە شاری سلێمانی هەڵوێستیان ڕاگەیاندەوەی کە لا بەرامبەر دواکەوتنی و شای سەدارایەکانی و موچەکانیان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە. زیاتر لە مانگێک بەسەر ئەو وادەیەدا تێپەڕیوە کە مامۆستایان لە سنووری پارێزگای سلێمانی هەڵەبجە ئیدارەکانی گەرمیان ڕاپەڕین دەستیان بە بایکۆت کردووە. لە پاش پشۆکانی نەورۆزیشەوە دیارە وەزارەتی پەروەردە ڕاگەیاند دەوام ئاسایی دەبێتەوە پێویستە مامۆستایان بچنەوە هۆڵەکانی خوێندن، بەڵام لەم سنوورەدا تاوەکو ئێستا بەشێکی زۆر لە مامۆستایان نەگەڕاونەتە سەر هۆڵەکانی خوێندن و بایکۆتی دەوامیان کردووە. ئەمە باستەوە بکەم کە لە بەرامبەر ئەمەدا بەشێک لە پەروەردەکان بەشێک لە بەڕێوەبەری قوتابخانەکان وەک هەڵوێستێکی جیاواز هەڵساون بە سوپاس و پێزانینی ئەو مامۆستایانەی کە گەڕاونەتەوە هۆڵەکانی خوێندن کە سوپاس و پێزانینە دیارە لەلایەن وەزارەتی پەروەردەوە پەسەند کراوە. ئەو مامۆستایانە سوپاس و پێزانینیان بۆ هاتوۆتەوە کە بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان نەکردووە و گەڕاونەتەوە ناو قوتابخانەکان. ئەمە بۆ چوونی جیاوازی لە ناو مامۆستایانی ناڕازیدا بەدوای خۆیدا هێناوە بن. ئەمە قسە لەسەر ئەم هەڵوێستە و هاوکات ئەمە قسە لەسەر دوایین هەڵوێستی مامۆستایانی ناڕازی بکەم لاگەڵ بەڕێز مامۆستا سادق قەڵەتنی ئەندامی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی. مامۆستا سوپاس دەکەم. ئەگەر پێمان بڵێ مامۆستایانی ناڕازی دوایین هەڵوێستیان چییە؟ هەڵوێستی مامۆستایان بە گشتی ڕوونە کە مامۆستایان داوای ئەوە ئەکەن کە دەسەڵات بەدەم خواست و داواکانیانەوە بێ. خواست و داواکانی مامۆستایانیش ڕوون و ئاشکرایە بە درێژایی 7 ساڵی ڕابردوو، بەڵام بەداخەوە دەسەڵات لێرە بە ئەنقەست ئەوێ کە گوێنەدا بە خواستەکانی مامۆستایان و خواست و داوا ئامانجەکانی مامۆستایان پشتگوێ بخاوە لە بەرامبەردا فەشەلی پرۆسەی پەروەردە بێتە پێشەوە کە ئەمە دەسەڵات بپرسا بەداخەوە کە نە بایکۆت نە هیچ ڕێکارێکی مەدەنی کە بۆ دەستەبەرکردنی مافەکان ئەگرینە بەر لای مامۆستایان ئامانج نییە و خواست نییە، بەڵکو تەنها وەکو هۆکاری مەدەنی بەکاری دێنین و استحقاق و حەقی یاسایی و مافی هەموو فەرمانبەرێکە کاتێک لە دامەزراوێکی حکومی بە وەزیفەیەکدا ئەمەزرێ لە بەرامبەردا شایستەدارەکانی بۆ سەر بکرێ. بەڵام لێرە کە چەند ساڵێکە قەیران دروست کراوە بۆ ئەمە کە قەیرانی دەستکرد هەیە ئەبینین پارە و پول بۆ زۆرشتی تر هەیە، بەڵام بۆ موچەخۆر و بە فەرمانبەران نییە. ئەمە وای کردووە نیگەرانی دروستکردن نەک لای مامۆستایان لای زۆربەی فەرمانبەران و چین و توێژەکانی دەرکە حکوومەت بەدەستی ئەنقەس ئەوێ سێکتەرەکانی حکوومەت پەکا بە تایبەتی سێکتەری پەروەردە کە تووشی شەلەیەکی زۆر بووە. بەداخەوە لە پای ئەو هەڵوێستانەی کە مامۆستایان گرتیانە بەر لە بایکۆت وەکو مافێکی سەرەتایی مامۆستا کە بۆی هەیە بایکۆت کا خۆپیشاندان کە ناڕزای دەربڕێ گربوونەوە بکە بێتە سەر شەقام لە نەچێتە ناو پۆلەوە بایکۆتی هۆڵەکانی خوێندن کە بەڵام دەسەڵات بەداخەوە جارێکی تر پەروەردەکان لە جاتیەوەی کە خۆیان داکۆچی کاری مافی مامۆستایان بن کە خۆیان ئەبێ لە سەنگەری پێشەوەی داکۆچی کاری مامۆستایان بن، بەڵام ئەمان دێن جارێکی کە پلانەکانی دەسەڵات جێبەجێکن بە هەڕەشە و ترساندن و غیابدانی مامۆستایان لە هەندێک دەڤەربینیمان و ئەم تازەترین هەنگاوی پەروەردەکان بەداخەوە کە پێدانی ئەم سوپاس و ڕێزەیە بە ئەو مامۆستانی کە بایکۆتیان نەکردووە کە بەداخەوە من لێرەوە ئەبێ بیڵێن مامۆستایان شیاوی سوپاس و ڕێزن. مامۆستایان بە درێژایی چەند ساڵی قەیران لە هەرێمی کوردستاندا هەروەها لە سەرەتای دروستبوونی حکوومەتی هەرێمیشەوە کە ئەو دیێڕە لە مێشکی هەمومانە ئەزرنگێتەوە کە مامۆستا سەری بەرزی موچەنەوی ناکە، بەڵام بەداخەوە لە پای پاداشکردنی مامۆستایان دێن مامۆستایان تەفرەقان خەنە مامۆستایانەوە. مامۆستا مافی خۆیەتی لە پای دڵسۆزی بۆ ئەرکەکەی بۆ مافەکەی بۆ پەروەردەکەی بۆ پۆک و پەروەرشیار سوپاس و ڕێزی پێ بشێش بگرێ. ئەسڵان پێ بۆی هەیە لەسەر سوپاس و ڕێزەوە مامۆستا هەمیشە دەستی بەسنگەوە بگیرێ، بەڵام بەداخەوە ئەم سوپاس و ڕێزە ئەمە سوپاس و ڕێزی دڵسۆزینە بۆ مامۆستا، بەڵکو ئەمە جۆرێک لە دووبەرەکی، زۆرێک لە نادڵنیایی، جۆرێک لە شکاندنیش کۆجارێکی تر لەناو سەرجە مامۆستایانە ئەخاتەوە. بەداخەوە ینی پەروەردە لە پای ئەوەیە بابێ موچە پاشەوتکراوەکان بپرسێتەوە، بابێ پلە بەرزکردنەوەی مامۆستایان بخاتەوە کاری خۆی. ئەمە ئیشی پەروەردەیە، نەوەکو بێت لە پای بڵێ بایکۆتکردن کە بەداخەوە لە کتابەکەی خۆیان نووسیویانە ئەو وایە بیان سەر پای دڵسۆزی کۆمەڵە مامۆستا، نەک لە پای ئەوەی کە مامۆستا بایکۆتی هۆڵەکانی خوێندی نەکردووە. هیچ کەسێ هەندەی مامۆستا پەرۆشی هۆڵی خوێندن و پەرۆشی قوتابی و پەرۆشی شاگردەکانی نییە. ئەوە مامۆستایە باج ئەدا کاتێک کە بایکۆتی خوێندنەکە، ئەوە مامۆستایە باج ئەدا کاتێک پۆلەکانی خوێندن داخرێ، بەڵام بەداخەوە
گوێ لە دڵسۆزی مامۆستا ناگیرێ بە ڕێکاری جۆرا جۆر بە ناجۆرەکان کە نەشیا و ناواقعیە دێن جارێکتر دڵی مامۆستان عەزێتە دەن و جارێککە مامۆستایان شکۆیان نشکەندرێن لایەن دەسەڵاتەوە. زۆر باشە مامۆستا ئەم سوپاس و پێزانینە کە کراوە لە کام قوتابخانە لە کام پەروەردە کراوە لە چ شوێنێ زیاتر کراوە بزانە ئەوەی کە زیاتر بڵاو بۆتەوە پەروەردەی هەڵەبجەیە ئەڵێن لە سلێمانیش کراوە بەستا ئێستا من خۆم کراوی سلێمانی نەبینیوە و ئەگەر بەنیازی ژوورن بکەنەمە کارێکی هەڵەیە چونکە ناکرێن مامۆستا هەڵسەنگاندین تەنها لەو چەند ڕۆژێ بۆ بکرێت ئێمە بینین لیژنەی پەرەپێدانەیە لە قوتابخانەکانە کە دێک کاری مامۆستا و بەڕێوەبەر و ئیدارەکان هەڵەسەنگێنێ ناکرێتەوە مامۆستای بە درێژی 6 مانگ 7 مانگ دەوامی کردووە هەڵی نەسەنگێنی تەنها هەڵسەنگاندنەکەی تۆ بەس بۆ بایکۆت بێ ئایا مامۆستا لە پۆلایە یان لە پۆلانیە ئەی باشە ئەو مامۆستایی کە لە پۆلە ئەرکی خۆی وەکو پەروەرشێر جێبەجێ ناکە ئەی تۆ ئاگەر لەمە هەیە یان تەنها مامۆستا تەنهاونە لە قوتابخانە بێتاو لای هەموو شتێکە بۆیە هەڵسەنگاندنەکە ناواقعیە و نایاساییە و ئەم هەڵسەنگاندنە جارێکی دەرونی مامۆستا عەزە دەدا جارێکتر شکۆی مامۆستا لەکەدارەکە نەک لە پای دڵسۆزیە بەڵکو ئەمە سپاس و پێزانەیەکی حیزبیە بەڕێوەبەری پەروەردەکان بۆ دابرکاندنەوەی بایکۆتی مامۆستا بۆی کە مامۆستا لە ئاست مافەکایە بێدەنگ بێت لە ئاست مافەکایە سازش بکە دێن سپاس و ڕێزی پێشکەشەکەن کە مامۆستا کۆمەڵ ئیمتیازی تری لای پەروەردە هەیە پێویستە جارێ پەروەردە بیر لەوە بکاتەوە ئیمتیازگە مامۆستا بجێڕێتەوە بیر لەوە بکاتەوە پلە بەرزکردنەوەی مامۆستایان بجێڕێتەوە نەوەکو سپاسێکی بەم شێوەیە کە سپاس مافی هەموو مامۆستایەکە بەڵام بەداخەوە ئەو مامۆستایانش کە سپاسیان بگرتووە ئێمە زۆر تەلەفۆن و مەسیجمان بدێ کە بە شێوە لە شێوەکان ئیحراج من لەوە گرتێم سپاسایە کاڵێن ئێمە ئەزانێم سپاسە سپاسی ڕێزلێنان نییە بەڵکو ئەوە ئەوێت تەفرەقە لەوان مامۆستایانە دروستکەم سپاسە بەداخەوە کە پەروەردە پەنای بدۆتە بەرەم جۆرە کارانە. باشە مامۆستا وادەی تاقیکردنەوەکان نزیک بووەتەوە ئێوە لە ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی بڕیارتان بە چییە؟ ئایا بەشداری لە تاقیکردنەوەکانەکەن یا خۆت هەر بایکۆت ئەگەرێکی کراوەیە لە بەردەمتان؟ ئێمە هەڵوێستمان لەگەڵ هەڵوێستی سەرجەم مامۆستایانە وەک بایکۆت یاخود بایکۆت وڵەکانی خوێندن بایکۆتی ناوپۆل ئەمە هەڵوێستی خۆڕستکانی مامۆستان لە بەرامبەر دەستەبرکردنی مافەکانی ئەگرێن بەر ئەنجومەنی مامۆستای ناڕازی هەمیشە پشتیوان و هەمیشە پێشەنگ بۆ لە دابینکردنی یاخود لە خەبات بۆ دەستەبرکردنی مافەکانی مامۆستایان ئێمە تا ئەو کاتێک کە دو هەناسە لە گیانمان نابێ تا ئەو کاتێک پێمان بکرێ سەنگەری داکۆچی مافەکانی مامۆستایان چۆڵ ناکەین هەرچی ڕێکارە باشی بزانین ئەگرینە بەر و لە ئێرەشەوە ئەزانی کە ئەگەرێکی کراوەیە کە بایکۆتکردنی هۆڵەکانی تاقیکردنەوە ئەگەرێکی کراوە لە بەردەم مامۆستایاندا چکە مامۆستایان زۆر بێڕێزیان پێکراوە شکۆشکانش گەندراوە هیوادارین دەسەڵات و پەروەردە لە خەمی دابینکردنی دەسەبرکردنی مافەکانی مامۆستایانە بن بۆی مامۆستایان ناچار نەکرێن بە بایکۆتکردنی هۆڵەکانی تاقیکردنەوە کە دیسان لێرە دیسانەوە مامۆستایان خۆیان معەزەبن خۆیان دەرونیانە تەزێ. مامۆستا ئێوە لە هەفتەی ڕابردووە هەردوو ڕۆژ پێش ئێستا داواتان کرد کە بەشێک لە مامۆستایانی ناڕازی داوای لە پەرلەمانی نووسینگە سلێمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە داواتان کرد کە موچەکانتان بگوازرێتەوە سەر بەغدا ئەمە بۆچی؟ ئەو داوایە داوای نەکرد مامۆستای ناڕازی داوای کۆمەڵی مامۆستا و فەرمانبەرە بەگشتی لە هەرێمی کوردستاندا وە لە ساڵانی ڕابردووش تا ئەم هەنگاوە گیراوەتە بەر و ئێمە وەکو مامۆستای ناڕازیش چەند جار یادداشمانداوە بە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هەروە ئێمە سەردانی بەغدامان کردو لە پارساڵدا نوێنەری سەرجەم مامۆستایان و فەرمانبەران چین و توێژەکان کە داوامان کردووە ئێمە لە بەروی بەشێکین لە عێراق کەواتە مافی ئاسایی خۆمانە ئەم موچەکانمان لە عێراق وەرگرین چونکە کاتێک کە عێراق بودجە بۆ هەرێمی کوردستان سەرفەکە لە موچەی فەرمانبەران بە تایبەتی مامۆستایان لە زمنی ئەو بودجە سەرفکردنەیە یعنی چۆن ئەکرێت دەسەڵاتێک لە هەرێمی کوردستاندا لە بەغدا دەبێ ماف و ئیمتیازای تۆ وەرگرێ بەڵام ماف و ئیمتیازەکەت پێ نەدا شایستە داراییەکان لە بەغا وەرگرێ بەڵام لێرە تێنەدا ئێمە بین لە هەرێمی کوردستانە چەندین فەرمانگە و دام و دەستگا چەندین بەرپرسی برە باڵا لە سەرۆکی هەرێم و بەرپرسی حیزبەکانەوە موچیان لەسەر بەغایە بۆ ئەوان ڕەوایە موچیان لەسەر بەغابێ قوتیژیان لەسەر بەغابێ کە یەک دقە دواناکەوێ ڕۆژ دواناکەوێ بۆ مامۆستا و فەرمانبەری داما و مامۆستای هیلاک بە دەزم خەیرانە دەستکردانەوە بۆی ڕەوانە بێ داوای موچەکە لێ بەغا بکە ئێمە مادام لە زۆر شوێنە گەڵێن عێراقین و شانازی بە یەک پارچەی عێراقینەوە شەڕی پلۆپۆست لە عێراقاکەن ئەیکەواتە موچەی مامۆستاش مافی خۆیتی بچێتەوە سەر بەغا. سادق خەڵەتنی ئەندامی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی سوپاس بۆ ڕوونکردنەوەکانت دیارە مامۆستا سادق باسی لەوە کرد کە ئەو سوپاس و بێزانینەی کە لەلایەن بەشێک لا بەڕێوەبەرەتیەکانەوە پێشکەش ئەو بەو مامۆستایانە کراوەکە بایکۆتیان نەکردەوە بۆ ئەو بۆ کە تەفرەقە بخاتە بینی مامۆستایان و جیاکاری لە نێوان مامۆستایاندا دروست بکات و هاوکات ئاماژەی بۆ کرد کە وەکو هەڵوێستی خۆیان سەبارەت بە پرۆسەی خوێندن و دەستپێکردنەوە لە دەستپێکردنەوەی دەوام لە نێو قوتابخانەکاندا ئاماژەی بۆ کرد کە بە ئەگەرێکی زۆرەوە ئەگەر داواکاریەکانیان لەلایەن
وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانەوە جێبەجێ نەکرێت بایکۆتی هۆڵەکانی تاقیکردنەوە دەکەن لە نزیکترین کاتدا.